زۆر بە توندی ئیدانەی ئەو هێرشە درڕندانەی جێیشی تورکیەکەین بۆ سەر شاری عەفرین و ناوچەکانی دەوروبەری و داواکارین لە کۆمەڵگای نێودەوڵەتی و لە تەحالوفی دەولی و لە مەجلیسی ئەمن ڕۆڵی خۆیان هەبێ لە هێورکردنەوەی ئەو ناوچانە و هەروەها داواکەین لە وڵاتانی ناوچەکە عێراق و کۆماری ئیسلامی و وڵاتانی تر کە مەترسیەکانی پەلاماردانی عەفرین بە هەند وەربگرن لەبەرەوەی تێکدانی ئەمن و ئاسایش لە کوردستانی سووریا ئەبێتە هۆی تێکچوونی بارودۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و داواکارین لە دەوڵەتی تورکیا پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆی بکاتەوە و هەر کێشە و گیر و گرفتێک هەبێ بە دانوستان لەگەڵ ئەو هێزە سیاسیانەی کە لەوێ هەن و بە هەزارەها شەهید و قوربانیان داوە بۆ تێکشکانی ئوستورەی داعشی پوچەڵ و ئەو هێزی دیموکراتی سووریا ڕۆڵی گەورە و مەزنیان هەبووە لە تێکشکانی تێرۆریستان و ئومێدەوارین ئەم کێشانە بە دانوستان چارەسەر بکرێ و هەموو عملیاتی عەسکەری ڕابگیرێ.